هێرشەکەی تورکیا بۆ سەر فڕۆکەخانەی سلێمانی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی گەڕاندەوە خاڵی سفر هەرچەندە لە ئاستی ناوخۆ هاوسۆزیەکی گشتی دروست بووە و لە ئاستی سیاسی لایەنەکان و چاودێران بەیەکەوە دژی ئەم لەشکرکێشیە وەستاونەتەوە بەڵام یەکێتی و پارتی بە یەکجاری لە یەک دوورخستەوە. ئەو هەڵوێستانەی ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە حیزبی باڵادەستە و ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات و هاوکاریەکانی بۆ کوردانی ڕۆژاوە ئەمە هۆکاری ئەساسی بووە و لایەنێکی ناوخۆیی و کە هێزێکی ئەمنی بە پێی زانیاری هەواڵگریەکانیان لەگەڵ میتی تورکی و لەگەڵ دەوڵەتی تورکیا گەشتونەتە ئەو بڕیارەی کەوا سلێمانی بخەنە ژێر گەمارۆ. یەکێتی لایەنێکی ئەمنی ناوخۆیی تەخوین دەکا بەوەی هۆکار بووە بە پێدانی زانیاری بە تورکیا کە ئاماژەیە بۆ پارتی هەرچی پارتی دیموکراتی کوردستانی شەپەی وایە یەکێتی لە ڕێگەی پشتیوانی پەکەکەوە کەوتونەتە دژایەتی پارتی. هێرشێکی ناڕەوا و تۆمەت بەخشینەوەیان دەست پێ کرد بەرامبەر بە پارتی ئەو کاردانەوەی لێکەوتەوە هۆکارەکەی ئەوە بوو یەکێتی بینی زۆر خۆشە لەگەڵ لایەنە کوردستانەکانی گەرمە بەسێ پەکەکە و هەسەدەوەوانە بێ مەسەلە بینخۆشی ئەو بینخۆشیە لەسەر ئەساسی بیر و باوەڕی کوردایەتی و نیشتیمانی نییە لەسەر دوو ئەساسەکە من دوێنێ وتارێکم بڵاو کردوتەوە ئەو دوو ئەساسی تایە یەکیان بریتیە لە دوژمنی مشترک یعنی کە ئێمە این پارتیە دوو مەسەلەی بازرگانی. چاودێران پێیان وایە تا نێوان یەکێتی و پارتی هاوشێوەی ئێستا خراپ بێت دۆخەکە لەبارترە بۆ دەزوەردانی وڵاتانی ئیقلیمی. ئەو دۆخێکی ئێستا دروست بووە بە تایبەتی ناکۆشی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ڕەنگی داوەتەوە لە چۆنیەتی مامەڵەکردنی تیمەکانیان لە ناو حکومەت لەگەڵ یەکتر ئەمە زیانێکی ئێجگار گەوری داوە لە ئەزمونونەکە بەگشتی دووەم لە کارکردن بە شێوازی یەکتیمی لە حکومەتە دەسەڵاتی جێبەجێکردن. هەرچەندە ئەمە چەندەمین جارە تورکیا سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان پێشێل دەکات و بەو هۆیەشەوە چەند هاوڵاتیەکی هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە بەڵام بە ئەندازەی هێرشەکەی ئەم جارە کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی بە دوای خۆیدا نەهێناوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.